پشتی دەربازبوونە پێنج هەیڤەش وەغەرکردنا میر تەحسین سەعید بەگ میری ئێزدێن عێراقی و جیهانێ و پشتی چەندین کۆبوونا ڕێ و ڕسمەکە تایبەتدا حازم تەحسین بەگ کوڕێ تەحسین سەعید بەگل پەرستگەها لالش بە چەندین ڕێ و ڕسمێن ئۆلی وەکو میری ئێزدێن عێراقی و جیهانێ هاتە دەست نیشانکردن و لە پەرستگەها لالش سوود خوارد. دنافبەرە بنەماڵە میریدا ڕێککەفتن لە سەروان خاڵن لە خوارێ دیارکری. ئێک حازم تەحسین سەعید عەلی بەگ هاتە دەست نیشانکردن وەکو میرێ ئێزدیان و سەرۆکێ جڤاتە ڕوحانیە ئێزدیان. بۆ جارە ئێکە میرە ئێزدێن عێراقی و جیهانێ چەندین بریکار هەبن کوژ بۆ بڕێبەبرنا کاروبارên ئۆلی و جوواکی و حکومی و ڕەوشەمبیری هاریکاریان میرێ ئێزدیان بکەن. ئەم عەونەتە خودێ مەزن ئەس ئیرۆ پاش دێت خزمەتە ملەتێ خۆدا بم. وەکو بەری نهۆمە تاکید کری کو ئەم دێ مەجلسەکە ئێزیدیە بلند چێکەین و نزبا شنگاریە سەدا 6% دێ تێکەینە تێدا. و دێ مەجلسە ڕوحانی دێ بەرفراکەین کو خەڵکێ مەیە شنگارێ و ڕیجال دین بێنە تێدا. ئەب هەموو قەوەتە خۆ دێکارکەین لەگەڵ حکوومەتە هەرێما کوردستانێ و حکوومەتە بەغدایێ بۆ چارەسەرکردنا وەضعێ شنگارێ کو ئەف ئاوارێت مەبزبر نەجێخۆ. بناوێ بنەمال ئەمیر خەنجەر بەگ هەرسێ بنەمال جەرەحی و کەندال و شنگار ئەم ئیرۆ ڕەفزکەین دانانە میری حازم تەحسین بەگ لێ بێی ڕایەمەوە هاتیە دانان و مە پشکداری ئیجتیماعی کۆمکردنێ نەکردە لێ ئیرۆ ئەو میری خۆ و جەماعەتە خۆیە و ئەم هەرسێ بنەمال اعترافێ پێ ناکەین و ڕائێمە ڕایە ئێزیدیە. هەرچەندە ئامادەبوونا کەساتین ئێزیدیên ئۆلی و جوواکی حازم تەحسین بەگ وەکو میرە ئێزدێن عێراقی و جیهانێ هاتە دەست نیشانکردن لێژلایە پسمیر و هەندێک ژە کەسوکارین بنەمالە میریڤە نەڕازیبوون سەر شێوازی هەڵبژاردنا میرە ئێزدیان هەبوون. شێروان خدر کورساد نیوز پەرستگەها لالش.